هیچ مەترسن و زەخیرەی خۆراک مەکەن. ئەمە وتەی بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم و چاودێری بازرگانی سلێمانی و ژووری بازرگانی سلێمانیە دوای گەڕان و بە دوواداچوون و چاودێریکردنی سەرجەم کۆگا خۆراکیەکانی شاری سلێمانی. ئەم کاتتان باش ئەمڕۆ بەڕێز کاک شێخ نەوزاد بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی پیشسازی هەرێمی کوردستان و هەروەها کاک بڵند بەڕێوەبەری چاودێری بازرگانی لە شاری سلێمانی هاوکات لەگەڵ ژووری بازرگانی پیشسازی سلێمانی سەردانی کۆگاکانی بازرگانانمان کرد سەبارەت بەو بڕ و جۆری کاڵا و کەلوپەلانە بە تایبەتی لە خۆراکەوە لە گەنجینەکانی شاری سلێمانیا هەیە. خۆشحاڵانە جێی دڵخۆشیەکە کاڵا و کەلوپەلێکی زۆر بە بڕێکی زۆر وە بڕێکی زۆریش بە ڕێگاوەیە کە ئاگاتە گەنجینەکانی شاری سلێمانی داوان ئێرەوە داوا لە هاوڵاتیانەکەین کە پەلاماری شتکڕین نێن و شت کۆنەکەنەوە لە ماڵەکانی خۆیان ناخەسار بێ بە بەردەوامی کاڵا و کەلوپەل و ئەو پێداویستیانەی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیان لەبەر دەسایە و بەردەوامیش بەڕێوە کەمیاتی تردێت لەبەر بە هیچ ترس و دڵە ڕاوکەیەک ناکە و داواشەکەین نەبێتە هۆی ئەو پەلاماردانە نەبێتە هۆی گرانبوونی کاڵا کەلوپەلەکان هەروەها داواش لە بازرگانان دەکەین بە هەمان شێوە هەمیشەوەیان لێ چاوەڕان کراوە کە بە هیچ شێوەیە کاڵا سەرەتا بە ناوی خودای گەورە و مێرەبان 35مین ساڵیادی ڕاپەڕین لە ئێوە و لە خەڵکی کوردستان پیرۆز بێت. ئێمە ئەمڕۆ لێرە لە خزمەت کاک نەوزاد و ژووری بازرگانی سلێمانی و پیشەسازی سلێمانی لە خزمەتدان داین لە یەکێ لە کۆگاکانی کەتی تایبەت دەمانەوێت لێرەوە پەیامێ بە خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی و دەوروبەری بگەێنین کە کاڵایەکی زۆر لە ناو کۆگاکانی کەتی تایبەت و کەتی گشتیدا هەیە کە هیچ مەترسیەک لەسەر کەمبوونەوەی کاڵا لە بازاردا بەدی ناکرێت. ئێمە لە وەکو حکوومەت هەرێمی کوردستان لە ئێستادا بەشی یەکەمی خۆراک لە دابەشکردندایە و لە کۆتاییەکانیدایە و بەشی دووەم و سێەمیش لە ناو کۆگاکانی هەرێمی کوردستان لە هەولێر و سلێمانی و دوهۆک لەبەر دەستە بۆ دابەشکردن وەکو ئەوەی کە لە ڕێ بریکارەکانی خۆراکەوە دابەش دەکرێت. هاتوونەتە کەتی تایبەتیش لێرە کۆگاکانی کەتی تایبەت بەسەر بکەینەوە چونکە بەڕاستی ئەمانە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەوەی کە لە بازاردا ئەم کاڵایانە بمێنن وەساق ببنەوانەیە. هاوڵاتیانی بەڕێز لە بارودۆخێکی لەو شێوەدا ڕەنگە مەترسی ئەویان هەبێت کە کاڵاکەم بێتەوە یان نرخەکەی گران بێ بەڵام ئەمڕۆ هاتنی ئێمە بۆ ئەم کۆگایانەوە بینینی ئێوە لە ڕێز زومی کامەرەکانتانەوە پیشانی خەڵک بدرێت کە چ کاڵایەک لە ناو کۆگاکاندا هەیە ڕەنگە مەترسی ئەوە هەبێت هەندێک لە کاڵاکان ماوەی بەکارهێنانیان بەسەر بچێت ئەوەندە ماشەڵڵا کاڵان لە ناو کۆگاکاندا هەیە و بە بەردەوامیش ئەم کاڵایانە ئێستا لە ڕێگادان بۆ ناو کۆگاکان لە سلێمانی هەولێر لە دووە چونکە دەواازەکانی ئیبراهیم خەلیل و ئەم قەسەر دانەخراوە بە بەردەوامی کاڵا دێت بۆیە مەترسی لەسەر کەمبوونەوەی کاڵا لە ناو مارکێت و مۆڵەکاندا مەترسیەکە تەنها وەحمە ڕەنگە خەڵکێک دروستی کردوێ بۆ ئەوەی کە کاڵاکانی ساق بێتەوە. ئێمە لێرەوە ڕوو دەکەینە بازرگانەکان ڕوو دەکەینە مارکێتەکان پێیان دەڵێ لیژنەکانی چاودێری بازرگانی لە بازاردان بۆ چاودێریکردنی نرخ بۆ ئەوەی کە بتوانن ئەو کاڵانەی کە هەیەە لە بازاردا بە نرخی بفرۆشتێت کە هاوڵاتی بتوانێت بیکڕێت چونکە بەڕاستی ئەگەر بێت و نرخی کاڵاکان ئەوەندە بەرز بێتەوە توانای کڕینیان نەمێنێ کاڵاکانیان دەمێنێتەوە ماوەکەی بەسەر دەچێت و دەبێ ئەوان فڕێ بدەن جا بۆ ئەوەی کاڵاکان ساغ بێتەوە پێویستە ئەوان بە نرخێکی گونجاو بفرۆشن و دوور بکەونەوە لە ئەوەی کە ئیستقلالی بازار بکەن ئەگەر لە مۆڵێکدا ژمارەی هاوڵاتی بچن بە کۆمەڵ کاڵایە بکڕن ئەوانش دییان نرخەکە بەرز بکەنەوە یا بیشاردنەوە و ئێمە وەکو چاودێری بازرگانی بە هاوکاری بازرگانە نیشتیمان پەروەرەکان بەردەوامین لەسەر هێڵین بۆ ئەوەی بتوانین کاڵای پێویستە ناو بازاردا بە بەردەوامی هەبێ و بتوانین خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکەین بۆیە هیچ مەترسیەک لەسەر کاڵانیە داوا لە هاوڵاتیانی کوردستان و سلێمانی و دەوروبەریش دەکەین کە پەنا نەبەنە بەر قەرەباڵغی لە ناو مارکێتەکانە بۆ ئەوەی ئەو کاڵایە لە ناو مارکێتەکانە بێ باشترە چونکە ڕەنگە لە هەندێک لە ماڵەکان کاڵاکان شوێنی کاڵا هەڵگرتنەکان خراپ بێت لە ماوەیەکی زوودا تێک بچێ بۆیە باشترە زەرەر نەکەن کاڵاکان بە پێی پێداویستی ڕۆژانیان بکردن جارێکە سوپاس بۆ هەموو لایە دەستان خۆش بێ ماندوو نەبن.
بە پێی مەزەندەی ئێمە کە خۆم لە هەولێر سەردانی ژمارەی کۆگاکانم کردووە لێرەش ئەمڕۆ سەردانی ژمارەی کۆگاکانمان کردووە لە دۆکیش بە هەمان شێوە بەدەر لەوەی کە وەکو بەشە خۆراکی هاوڵاتیان کە لە ڕێ بریکارەکاندا بەشەکرێ ئێمە ئێستا دوو بەشە خۆراکیکە لە ناو کۆگاکانماندایە ئەمەشتی کە بە پێی قسەی بازرگانە بەڕێزەکان و ئەو کۆگانە کە ئێمە بینیمانە مەزەندە دەکرێت لە نزیکان نزیکەی 6 مانگ بە بەردەوامی ئەگەر هەر هیچ کاڵایەنەیەتە کوردستان ئێمە بتوانین ئەم کاڵایەنە بازارەکانی کوردستانی لێ بێبەش نەکەین. ئەگەر بازرگانە ئیگە خود فروشارێک لە ناو بازار ئەم هەلا یعنی بکاتە فرسەدێک بۆ خۆی دەستکاری نرخەکان بکات سزاکەی چییە و یاساکە سزادراوە لە ماوەی 5 ڕۆژەیە؟ سوپاس بۆ پرسیارە ئێمە وەکو چاودێری بازرگانی بەڕاستی مەهاممان سزادانی خەڵک نییە هیواداری یەک کە سزا نەدرێت لەبەر سەرپێچی بەڵام کاتێک کە بزانین خەڵکانێک استقلالی بارودۆخێک دەکەن کە ئێستادا وەکو چۆن ئێستا هەیە بە دڵنیاییەوە ئیجرات دەکەین ئیجراتەکانمان مالیە لە 50,000 دەست پێ دەکات بۆ 5 میلیۆن دینار سزای دووەممان داخستنە کە لە 3 ڕۆژ دەست پێ دەکات بۆ 10 ڕۆژ سزای سێمیشان کردنەوەی پەڕاوی لێکۆڵینەوەیە بۆ ئەو کەسانی کە سەرپێچێکی زۆرەکەن کە پێویست بە دەردرا ئەمە بەنسبەت ئەو سزایانەی کە ئێمە وەکو چاودێری بازرگانی لە دەسەڵاتی ئێمەدایە بە دڵنیایی لژنەکانی قایم قامەتیش دەسەڵاتیان هەیە لژنەکانی ئاسایشی ئابووریش دەسەڵاتیان هەیە بۆیە من لێرەوە سوپاس یەک بەیەکی دامەزراوەکانی ئاسایش و لژنەکانی قایم قامەت دەکەم بۆ سوپاسی ژووری بازرگانی دەکەن کە لەسەر هێڵن بە بەردەوامی لەگەڵمان بۆ ئەوەی کە دڵنیایی بدەین هاوڵاتیان و خەڵکی کوردستان کە بازرگانەکان هەموو کارەکان دەکەن هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی کە کاڵا بە بەردەوام بێتە کوردستان و نەبینە شوێنێک کە کاڵاکەن بێتەوە و نرخ بەرز بێتەوە. لە بابەتی چاودێریکردنی نرخەکانە نمونەیەکی سادە هەیە بۆ نمونە چرا پێشتر بە 3000 دینار ئێستا بە سەر و 10,000 دینارە ئەم نرخە بە دڵنیایی ئەمە هەرو چرایە کە پێشتر لە ناو کۆگاکاندا هەبوو ماوەتەوە لە مەسەرەکان ئەزانی چۆنە بە دڵنیاییەوە ئەو نرخە زۆرە ئەگەر لە سێوە چوو بێتە 10,000 ئەو نرخە زۆرە بە دڵنیایی ئیجراتیش دەکرێت بەڵام خۆتان دەزانن بارودۆخێک هاتوۆتە پێشەوە ڕەنگە زۆری خواست لەسەر کاڵا و کەمی سنەڕووی ئەو کاڵایە ببێتە هۆکار بۆ ئەوەی کە نرخەکە بەرز بێتەوە بۆیە ڕەنگە داخوازیەکان لەسەری زۆر بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر لە 3,000 چوو بێتە 10,000 ئەوە بەڕێوەتی چاودێری بازرگانی شارەکانمان لەگەڵایە بۆ بە دوواداچوون و بە دڵنیاییەوە هەر سەرپێچیەک لەو بابەتە ڕەنگە ڕێگە بدەن 1,000 تا 2,000 دیناریش سەرکەوێت لەبەر زۆری خواست لەسەری بەڵام لەوە زیاتر ڕێگە پێدراو نییە و بە دڵنیاییشەوە لە هەر شوێنێکە بزانین ئەو کارانە ئیجرا دەکەین. کاکشێخ گۆرانم لە کەناڵەش لەم کاتیا کە خواست زۆرە و سنوورەکانیش کەم و زۆر ینی ڕەنگە هەندێک گرفتە بن چی ئەەکەن بۆەوەی کە ئاگاتن لە کواڵێتی ئەو خواردەمەنیە بێکە لە کۆگاکانە هەیە یعنی هەر لەبەر خاتریەوەی کە خەڵک خواستی لەسەر زۆرە بازرگانەکان خوانە خواستیان لە حاڵە ڕوونەداکەم هەرچی هەیە بکرێتە نێو بازاڕەکانەوە بە دڵنیاییەوە ئێمە دەکە دەچینە ناو بازار وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی لیژنەکانی قایم قامێت لیژنە تەندروستیەکان بە دوواداچن بۆ کاڵاکانەکەین سەری مەنیفێستەکانیان دەکەین سەری تاریخی بەکارهێنان و بەرهەمێنانیشیان دەکەین هەر کاتێ بزانین ئەو کاڵایە ماوەی بەسەرچوونەکەی نزیکە ئاگاداری خاوەن مارکێت و مۆڵەکان دەکەین ئەگەر بزانین ماوەکەی تێپەڕیەوە بە دڵنیایی یەکسەر دەستی بەسەرا دەگرین هەر بۆ زانیاری بەڕێستان لە ماوەی ئەم 15 ڕۆژەی مانگی ڕەمەزانە زیاتر لە 67 تەن خۆراکی ماوە بەسەرچوومان دەست بەسەرا گرتووە و لە ناومان بردووە بەڵێ لە هەرێمی کوردستان بە سەبارەت بە سزای داراییش هەروەکو وتم لە بارودۆخێکی لەو شێوەدا ڕەنگە هەندێک لە خەڵکی سود لەو بارودۆخە وەرگرن زیاتر لە 20 ملیۆن دینار سزای دارایی کۆمەڵی لەو خەڵکانەمان داوە کە سەرپێچیان کردووە زیاتر لە 20 شوێنمان داخستووە زیاتر لە 280 سەرپێچیمان تۆمات کردووە زیاتر لە 4-5,000 سەردانمان کردووە لەم 15 ڕۆژەی مانگی ڕەمەزاندا کە لیژنەکانمان چڕ کردوێتەوە بۆ ناو بازار کەواتە هەموو ئەم ڕقەمانە پێمان دەڵێ هێشتا خەڵکانێک هەیە کە دەیانەوێت استقلالی بازار بکەن واللجنەکانی ئێمەش چاوکراون بۆ سزادانیان. لكن وزارة قناة العراق الإخبارية حضرتك في ظل هذه الأوضاع طمأنت المواطنين على توفر المواد الغذائية وبالتالي كذلك المحافظة على أسعار المواد ثابتة في الأسواق. بەدڵنیاییەوە ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە نرخ بەرز نەبێتەوە کاڵای پێویست لەناو بازاردا هەبێ بۆیە ئەوە بازرگانەکانەوە ژووری بازرگانی لە خزمەتیان داین ئەوان ئەو دڵنیاییە دەدەنە هاوڵاتیان کە بازرگانەکانن هەمیشە لەسەر هێڵن بۆ هێنانی کاڵای زیاتر بۆ ئەوەی کە نرخی کاڵا بەرز نەبێتەوە بۆ هیچ مەترسیە لەسەر کەمبوونەوەی کاڵا لە بازاردا نیە داوا لە هاوڵاتیانش دەکەین کە بە هیچ شێوەیە بیر لەوە نەکەنەوە کاڵای زیاتر بکڕن بە پێی پێداویژە ڕۆژانەی خۆیان نەبێت.
ئەگەر هەیە ئاڵوگۆڕی خاڵە پارەکان چۆنێک ئەو سەبارەت بە پەیوەندی بازرگانی و ئەو سنوورەکان باردۆخی لەو شێوەیەکە هەر وڵاتێ مافی خۆیەتی کە سنوورەکانی خۆی پارێزێت بۆ ماوەیەک بەڵام بە دڵنیاییەوە ئەو داخستنە بۆ هەتاهتایی نییە کاتیە باردۆخی هێواش بێتەوە بە دڵنیایی و دەواازەکان دەکرێتەوە بەڵام ئێمە شتا ئەو کاتی کە ئەو دەواازان دەکرێتەوە ئێمە شوێنی کە هەیە بۆ هێنانی کاڵای تر بۆیە مەترسی ئەوەی لەسەر نییە گەر کاڵا لێەوە نەیە ئێمە ئیتر دەواازەکەمانی داخلێت بەڵام هەر ئاڵوگۆڕی بازرگانی ڕەنگە بەهۆی ئەم باردۆخۆ چەند ڕۆژێکی کەوا بێت و باردۆخ و دەوردە ئینشاڵای ئاسایی دەبێتەوە و دەواازەکان دەکرێنەوە بەڕووی هاوڵاتیانیش و بازرگانەکانیشماندا کاک حاجی مەجید فەرموو وەک بازرگانێک وەک بازرگانی من دڵنیایی دەم بە وڵاتەکەی خۆماندا کوردستان و بە عێراقشکە هەمانە ئێمە کە موادی غذایی زۆرە دومیان ئێستا خەت وەک زمانی کۆرۆنا هەموو حدودەکان داخرا نە باخیرەمان نە هیچ شتێکما ئێمە هەموو وادێکمان هەبوو مواد ئیشاڵا نەگرانە بێ نە زۆرش بەس من داواگەریکم لە مارکێتەکان هەیە هیچ کەسێک کات داواشی زۆری کردنیە ئێستا دوێنێ لە مارکێتەکان یەک نەفرێک چوە 8 فەردە برنجی کڕیوە ئێمە مارکێتەکانیش حەقیانە نەیدن هەر کەسێک لە حەدی خۆی زیاتری برد با نەیفرۆشن ئێمەش خۆمان بەڕاستی دەرگاکاندا نەخراوە بەس ئێرانی سەتا دەی خواردەمەنی کوردستانی بەواتە ینی تاکی دەکە ئەو مادانی کە لێرانە هاتووە ئەساسی نەبوون ئێستا ڕۆن برنج شەکر چا هیچیان لێرانەوە نایەن ئەوانەی کە لێرانەوە دێ ئەلەکسەشی دەرەجە دوون ئەوانە کە پێویست نین ئێستا مۆی سەوزۆ میوە و بەعزێ شتا لەسەر ئێرانە جاران کە هەر بۆ ئێرە ئەو شتانی کە موادی غذایی هەر مەمنوع بوو برنج مەمنوع بووە نۆک فاسولە ئەوانە هەمووی مەمنوع بووە ینی بە خەڵک کە نەترسن دومیان ڕێگەی تر زۆرە ئێستا ئێمە ڕێگەی تورکیا بە هیچ شوێدا نەخراوە ئێمە لە کۆرۆنا هەر هەمومان لێ داخراوە ئێمە توانین مایشەکانمان بکەین ڕێگەی بەسەدا نەخراوە ڕێگەی عەقەبەشێ ڕێگەی ئەردن هەیە ینی سێ چوار ڕێگەی تر هەیە ئینشاءالله ئێمەوەی کێمە بینین قەل لە زمانی کۆرۆنا ناخۆشتران لە زمانی داعش من تقریبا 30 ساڵ ئێمە کارەکەین چەند تەجروبەی ئەومان بینێ لەبەرەوە دڵنیای دەم بە خەڵک نەترسن ئینشاءالله زۆریش خەز نەکەن ئێستا مارکێتەکانیش خەز نکەن خراپی بەسەرمان نادەنەوە چەند جار ئەو شیشان بەسەر هاتووە داواکارن لە مارکێتەکانیش ئەوەنە بکڕن کە پێیان بفرۆشێ ماڵەکانیش هەر احتیاتی مانگی بخۆی ئینشاءالله درێژەش ناکێشێ و طبعی بازرگان ئێمە قازانجێکی مەسلحەتمانە بە هەموو بازرگانەکانی کوردستان خواخوامانشی زۆر بفرۆشێ بەڵام لەم کاتەیە ئێمە بیر لە قازانج ناکەینەوە جەماعەتی ژووری بازرگانی ئەومیان ئاگادارن کە بە هیچ شوێنە نەدەگران بۆ نەگرانیشە بە ئینشاءالله ئێمە وەک خۆمان تەجروبەمانێ و ئەنجا بازرگانی نیشتیمانیشن لە سەدانەوەی بازرگانەکانی کوردستان هەموویان دڵیان وڵاتەکە خۆشە شتی خراپ ناکەن شی گران ناکەن بە هیچ شێوەیە